ئەو تا لێدا جۆم نەرێتە نانە ئەگەم وەرشی نەکردو ئەگە ڕازیش نەبوو کە ئەینێرن بۆ محکەمە لە جنح لەوێ 200,000 پێ ئەژمێنرۆتەوە. ژنی دووەم هەیەکی بە سڕێ بێ هەنێکی حەز ناکات دەریکە. پیاوێک ناتوانێت دوو ژن پێکەوە بێنێ یاخود فرەژنی بکات ئیلا بە موافقەی دادگا یاخود خێزانی خۆی یەکەم. دەچمە شاری کەرکووک کە دانیشتوانەکەی لە زۆربەی پێکاتەکان پێکهاتووە. دوواداچوون لەسەر دیاردەی زێدەبوونی تەلاق و جیابوونەوەی هاوسەران دەکەم کە زۆربەی هەرە زۆری بووک و زاوەکان هەرزەکارن و لە شەو و ڕۆژێکدا بڕیار دەدەن جیا ببنەوە. یوسف کامیرەمانی ئاهەنگەکانی زەماوەندە و زیاتر لە 10 ساڵە ئەو کارە دەکات. یوسف دەڵێت زۆر جار بەر لە تەواوبوونی زەماوەند بووک و زاوە لەسەر یەک وێنە لێک جیا دەبنەوە. دوو ساڵ بەر لە ئێستا گوتت کێشەیەکی یەکجار گەورە هەیە خەڵکێکی زۆر دوای شەو ڕۆژێک لە زەواج جیا دەبنەوە پێویستە بەرنمەیەکی لەسەر بڕاستە بەڕاستی زۆرە ئەم جۆرە زەواجانە بەداخەوە ئیمساڵ بڵێن زیاتر بووە زیاتر بووڕم بڵێ کاکەمران جاران بڵێن ساڵانی پێشوو ئاوە بە مناڵی ژنێن نایەنە ئێستا وای لاتە زەواجەکە بۆ سناپێک بڕکاتەوە یعنی ئەو ڕۆژە بڵێن کاکە ئەمە ئەم کچە شووی کرد ئەم کوڕەش نیە نابوو بە پیاو بەس باوەرت بێ کاکەمران ئەگاتە ماوەی تقریبەن ناگاتە شەو ڕۆژێک بۆتە سێ ڕۆژ شەو ڕۆژ بۆ ستۆریەکە دامگرتو لە ئەنستگرام سراوەتەوە پێم بۆ هۆکارەکەی ئەوە بۆ کە جیابنێتەوە هاتوونەتە ئێرە بە دڵخۆشی وێنەیان گرتووە بەڵێ حزیان کردووە وینیان کردووە من ئەلبوم لەلای وەرە سەریکە یعنی تەنانەت نەزاوە ئامادەی ئەلبومەکە بێتەوە نەبووکە ئامادەی ئەلبومەکە بێتەوە باشە تەنان لێرە ماوەتەوە چەندێکە چەند ئەلبوم چەند دانم فڕەداوەشە ئەو ئەلبومانە هەمووی ئەو ئەلبومانە نمونەیە لە نمونەکانە هێنامەتە هۆکار چێکە جیا دەبنەوە هۆکارەکەی ئەزانی کاکە من وە ئەزانم کە بۆتە مەسەلەن وەکو ئەوەی کەوا بڵێن مناڵن کاکەمران زۆربەی هەرە زۆریان بەخوا زۆر مناڵن بە منداڵی زەواج دەکەن ئێستاەوە نمونەی بووک و زاوایەکەم ئەمە ئەلۆیە کە باسم کرد بۆ 2011 بە 2008 ئەمە بووکە 2011 بەڵێ تاریخ لەدایکبوونی 2011 بەڵێ زاوا 2008 باشە باشە هێشتا مووی بە جوانی نەهاتووە ئەگەر بزانیت کاکەمران ئێمە کێشەمان ئەوەیە ئێستا وەرمەکانی ماوەتەوە کەوایە بڵێن لێرە بە تایبەت لە کەرکووک پرۆسەی زەواج ئەوانەی کە زوو پرۆسەی زەواجیان لە تەمەنێکی هەرزەکاری زەواج کردووە زۆربیان فەشەل دێنێ فەشەل دێ ئێستا 30 ساڵێکە نایەت یعنی 30 ساڵەکە من ئەگەر مثلا ئەم جمعەیە 5 بکمەیە باوەڕکە یەک دانیان بە یعنی تەمەنی 27 ساڵیان 28 ساڵە چکە دیارە لە دوورۆشەکە دیارە هەندێک کەس دەڵێن کوڕ کچ ئەگەر لە تەمەنێکی زوو زەواج بکەن باشترە تۆ دەڵێ بە پێی تەجروبەی خۆم نانە کاکەمران بە مناڵی زۆر خراپە زۆر کاکەمران باوەڕکە لەسەر غلافێکی ئەلبوم یعنی جیابوونێتەوە غلافە ئەلبومەکان جیایە سەهریەکی بسعرێکە هەیە بە 50 دلار هەیە بە 100 دلار ئەوە چییە هەمان شتن بەڵام باوەڕەکەی لەسەر غلافەکە جیابوونێتەوە ینی ژوو باوەڕەکە تازە زەواجیان کردووە لەسەر غیلاف غلافی ئەلبوم یان کوالەتی ئەلبومەکەی یان قیاسی ئەلبومەکەی
یاخود حەفلەکەی لە شوێنێ بێت لەسەر ئەو جیاب بوونێتەوە ئەوانەی کە زەواز دەکەن زەنگینن یان فەقیرن سەریکە هەردووشی وا نابێت بزانم بڵێن ئەمە زەنگینیان دەوڵە من ئەوە نازانم هەیە بەڵام لاردوو لا هەیە بەڵام شتێک هەیە کاکەمرانیانی ئەو کوڕە ئامادەی هەموو شتێک بۆ کچە بکات بە جۆری جیفانی خۆی باشە بەڵام کاکەمران جیابوونەوەی ئەم دوانە هۆکاری سەبەبی ئەوەیە کە مناڵن باشە پێم بڵێ زیاتر کورد زەواز دەکەی عەرەب لە کەرکووک ئێمە لە سێ قەومەژێن ینی کوردی و عەرەب و تورکمانن ئێمە زیاتر کوردە باشە بەڵێ اینجا ژنەکانشیان بڵێن عەرەبن زیاتر داخوازی پیا و بۆ ژن کووردە بەڵێ داوای ژنی عەرەب دەکات ئەوەندەی کە تۆ بەشداری زۆری ژنەکان یعنی بووکەکانمان زۆری عەرەب بوونە ئەمە ڕاستیە باشە ژنی یەکەم یان ژنی دووەم کاکەمران ئەو بەچی بزانەوە ژنی دووەمە کاتی دێتە ناو ئستودی ڕسمەکەگرێ یعنی مەسەرەن بە جلێکی وان نایەتە ژرۆ مەسەرەن بڵێنەوە بکوزاوایە هەستی پێ ناگەن لە ناو ئستودی خۆیانە گۆڕن و ئەوە زەواجە یعنی زەواجی نهێنی ژنی دووەم بووک بە جلی ماڵەوە دێ لە ناو ستۆدیۆ ئەو سەر نمونە پێشاندم هەمان زۆر کورد عەرەب کورد عەرەب بەڵێ جلی کوردی لەبەرە یعنی بکەش پول عەرەبە یعنی کەلیمە کوردی نازانێ خۆم لەگەرا قسایم جاروە زاوەکان شەیە کە عەرەبی تاوان نییە نازانێ قسە بکە لەگەڵ بە نەهێنین ئاشکرا نین یعنی خەڵکیان لەگەڵ نییە لە کەسیان لەگەڕانی بەس خۆیانە ئاتۆماری کامیرە وینەکان هەموو دیارێ شتەکان گشتی دیارە ئێمە بێ بگەڕێنەوە سەر شتێک کاکەمران کە باوک دایکەکانە ئەینا بەخوا لێرە خەسوود تەداخولی زاوای کردوێ زاوە شێت بە بەسەر شتەوە دەرچێت دەرەوە یان لێرە هەل لێرەیە کە بۆتە شەڕیان تاوا جیاب بنێتەوە ئایا لەنا ساڵۆنەکان چی لەنا ئەوە چیروەدا ئایا دوای حەفلە چیروەدا ئێستا تۆ تەلەفۆن بۆ زاوایەک دەکەی بۆ زاوایەکەم کاکەمران بۆیکەوە حسابشی لەسرە و ئەلە جیاب بمەتەوە لەگەڵ بووک وێنەیان کێشاوە بەڵام پارەیان نەداوە ئەو تا لێدا جۆم نەرێتە دەڵێ وێنەکانم ناوێت هیچ شتێکی ناوێت کاکەمران سەوامان لاتۆ من بە ئەگەر حسابە کامل واصل نەکەوە بە هەر بگژن و باشێکشە حسابە کامل واصل نەکات چەند تەلەفۆنم کردووە بۆی ینی هیچ جۆم نەداتێت ئەمەدەنیافی ئەلبومەکانێتی و هینەکانێتی وێنەکان هەموو حازرن ینی پێی وتووە هیچ هەتا وێنەکانی ئەلبومەکەشم بۆی ناردوێت ئەو حاڵەتانە زۆرن تەمەنی چەند بوو زاوە ئەمە کاکە لە تەمەنی ئاوا بڵێن 2010 بوو شتێکی ئاوا بوو وێنەکەشی سەش لە ئینستاگرام من ماوە ینی بڵاوش بۆ بەڵێ کاگەمرانەها ئێستا حیزەکان ئاوا بۆ شێوەیە ئەڵم هەتا حیز پارەکان واصل نەکە ئامادە نیم دەرچم جاران وانە بووم نا ئاسایی بۆ وێنەکەمان بۆ گرت دوای مانجێ خۆی هاتەوە چونکە تەلاق نەبوو ئیسە ڕێژەی ئەوەنە تەلاق زۆرە باشە ئەبێ حیزەکە کامل واصل کە اینجا من دەست بە کامرۆ نیم دەرچمە دەرە بۆ ڕسم بزاوەکەم چونکە من زەمم چییە مەسەرەن پارەکەم بخرێ لەم بینیە ئەوە تا ئەمەنە چەند ئەلبومە هەتا ئێستا کەس ساحیبی نییە ئەمە ئەوە ئەمانە کەس ساحیبی نییە هەموو ئەلبومەکانە هەوڵمدا بەڵگەی تەواو لەسەر هۆکارەکانی جیابوونەوەی هاوسەران وەربگرم و چوون بۆ ئاریژگایەکی تایبەت بە ئافرەتان لە کەرکووک و لەبەر گرنگی بابەتەکە خات و دیاری ڕەزامەندیدا بچینە ژوورەوە و چیرۆکی هەڵوەشانەوەی پرۆسەی هاوسەرگیری دەیان بووک و زاوە ئاشکرا بکات. سەیەکی زۆر سەیرم جێلێ بوو بەر لەوەی گفتوگۆکە دەست پێکەین گوتت حالت هەبووە لە نێو ساڵۆنەکەی ئێمە بووک و زاوە لێک جیابوونەوە وایە حاڵات هەیە یعنی لە ڕۆژی گواستنەوەیە جیابنەوە لەسەر ینی کێشەیەکی زۆر ئاساییشایە ئەتر ناگونجێن و جیابنەوە لەسەر شتێک ئێستا شتێکی با بڵێن بەسیتش بێ زۆر ئاساییە و بجیابنەوە لەسەر شتێکی بەسیت بەڵێ ینی خۆت بینیوتە لە نێو ساڵ بەڵێ خۆم بینیومە شتێکی وان بینیوە و جیابنێتەوە باش ئەوانەی کە کێشیان توش دەوێ و زەواز دەکەن گەنجن یان بە تەمەنی ناوەڵا گەنجن زیاتر
زەواجی ئێستا زیاتر بۆتە گەنج تەمەنی گەورە زەواج ناکەن یعنی بۆیە کێشەکان زیادە بنەوە بەرەوەی تەمەنی مناڵن کەشوەکەن کە دەڵی تەمەنی گەورە مەبەستە لە چەندە ینی یعنی با بڵێن 25 بەسەرەوە یعنی ئێستا تەمەنی 25 ساڵی دەڵی گەورە لەبەری ئێستا کە تەمەنی وا زەواجەکەن گشتیان 13 و 14 و بەسەرەوە کرد کچ و کوڕش بۆیە تەمەنی 25 ساڵ ئێستا لە زەواجە بۆتە گەورە ئێستا لە کەرکوب لە 13 ساڵی زەواج باڵێ موالیدی 2010 زەواجی کردووە باشە لە نێو پێکاتی عەرەب کورد تورکمان وڵا جیاوازی نیە لە هەر سێ پێکاتەکە هاتووە هەسێک بەڵێ کامیان زیاتر ینی حەز دەکەن کچیان زوو زیاتر عرب بەڵێ ینی دەرگیان کراوەیە دەرگیان کراوە ینی تەمەنی 12 ساڵ بە کچەکانیان ئێدەنەشوو کێشیان نییە کێشیان نییە مەرزیان چیە مەرز وڵا مەرجانش ئاسانە ینی با بڵێ بۆ شتێکی بەسیت بە ملیۆنێ دوان کچەکە هەموو شتێکی هەموو مەساریفێکی و لەگەڵ ژوورێک و ملیۆنێ بەڵێ 2 ملیۆن هەموو مەساریفش لەسەر ئەو سەر 13 ساڵ دەتوانیت تۆ بیخواسی ئەوە لە چ شوێنێکەوە زیاتر لە عەرەب وەڵا شتی وان عەرەب بەڵێ لە کەرکوب یانە شوێنی تر حەویجەوە من وەڵا لە هەموو شوێنێکە کێشە نییە کەرکوب لە حەویجە ئەبێ مەسەلەن لە منطقەکان ترەوە هەرە بێت یانی دەبێت بەڵێ باشە ئامادەن پارەی ساڵۆن بدەن یان زاوا ڕەزیلە لە پارەدا وەڵا زاوا زۆر کات ڕەزیلە بێ بەڵێ پارە نادا پارە نادە دوێ لەسەر شتێکی ئاساییە بێتە کێشش دەبێتە کێش بەڵێ ئەتە جیاواز بوو نەبێ ڕێک ناکەون ڕێک ناکەون شتێکس لەلاوە سێوی لێ بۆمانی باز بکەیت سوڵتا دەبینی لەسەر شتێکی بەسیت گوتت زیادە بنەوە شتە بەسیتانە چییە؟ من با بڵێن بۆ نمونە جارێکی کەسێکمان بینی کە هەموو شتێکیان تاو کردبوو لەسەر خوشکی زاوا تا خۆی بەڕازێنێتەوە خوشکی بووکە بێ یان زاوا بێ جیابوونەتەوە وتی من پارە نادەم وتی من نایدەم ئەتە لەسەر ئەو ئەوشەلی ئللا من خۆم ڕازێم وتە جیابنەوە بۆ گوتی دەری پارە بدەیت زاوا گوتی من نادەم هاوینیا جیابنەوە یعنی سەر کێشەیەکی ئاساییش جیابنەوە باشە ژن هێنانی دووەم هەیە هەندێک جاریش نهێنی ئەو حاڵەتانە دێتە لاتان بۆ خۆی بڕازێنێتەوە وڵاوەیان بە کەمی چکە دامە ژنی دووەمەیەکی بە سڕێ بێ هەنێکی حەز ناکات دەریکە بەڵام هەیە بەنهێنیان بە ئاشکرا زیاتر وڵا زیاتر بنهێنیە چکە ئێمە زۆر ئەوانە نابینین بە کەمی ئەیبینینە شتانە ئەو مۆدێلە لە کەرکووکیش هەیە هەیە بوو دەڵێت خوا وێنم نەگرم وێنم مەگر باکەزانێ باکەستم بینێ کەسیش نایە لەگەڵ کەسیش نایەگەڵ ها خۆیان تێنەوە بوزاوە بەڵێ بەشی زۆر لە خێزانە عەرەبەکان بۆ هاوسەرگیری پیاوانی کوردیان لا پەسەندە و ئارەزوو دەکەن کچەکانیان بەوان بدەن مامۆستا هێمن مامۆستایەکی ئاینی و تا ئێستا زیاتر لە 150 کچ و پیاوی لە یەکتر مارە کردووە و بە ئاشکرا باسی لێوە کرد کە زۆربەی خێزانە عەرەبەکان بەهۆی زۆری ئەندامانی خێزانەکانیان و هەژاری و لێقەوماوی دەخوازن کچەکانیان لە تەمەنی هەرزەکاری بە پارەیەکی زۆر کەم بەشوو بدەن بەلای ئەو خێزانە عەرەبانە زۆر بەڕێز و نەرمونیانن بەرامبەر بە ئافرەتان و ئەگەر پیاوێکی کورد خێزانداریش بێت لاریان نییە کچەکەیان لێمارە بکەن. مامۆستا دەگوترێت برایانی عەرەب حەز دەکەن کچەکانیان بدەن بە کوردان ئەوجا ئەگەر ئەو کوردەی گەنج بێت یا خاوەن خێزانیش بێت ئەمە تا چەند ڕاستە؟ بەنسبەت ئێمەوە لە شاری کەرکووک ئەوەی کەوا ئەیبینی بەڵێ ڕاستە و بە درێژایی مێژووە بووە لەبەرەوەی لە نەتەوەکانی ترخاسن لە برایانی عەرەب یعنی زۆر هینەوە چۆن بڵێ ئارام لەگە کوردابن خاصن حەز دەکەن ئەو کچانی ئەوانە و کیژانی ئەوان کەوا کە بەخێویەکەن حەز دەکەن بیدەن بە کورد دەدەن بە گەنج یان دەدەن بە پیاوێک کە ژنیشی هەبێت دەیدەن بە گەنجش یانی جارجار و بەڵام جارجارژەگە ئەو پیاوەی کەوا کە پێویستی بە ئافرەت بێ و ئەم ئافرەتی ئەمانش یعنی لەو کاتە بێکەوا شوو بکات یان هیچ نێرجیان نییە مانعەتێکیان نییە باش بەس من جێبیست بوومە مامۆستا دەگوترێ یعنی ئەو ئافرەتانە کچن تەمەنیان 13 بۆ 15 ساڵ و تەکلیفەی زەواجیشیان هەر ملیۆنێک دینار دەبێتن شتی وا هەیە؟ وەڵام بە تاکید من خۆم زۆرم بینیوە یعنی وەکو مامۆسای ئاینیشم و لە مەحکەمەکانشم لە برایانی عەرەب
لە ماڵی نەتەوەی عەربیە ینی هەیە ئەو شتە هەیە بەڵێ ڕاستە ئەبرە زیات ئەوان ینی مامۆسەزانی چۆن شتێ بڵێن ینی بە سەراحەتەن ئەوان تۆزێ بە قەناعەتترن وەکو لە ئێمە ینی ئێمە خۆمان وامان لێ هاتووە بوغڕا بووینە نەتەوەی خۆمان لە کوردەوارێتی خۆمان ینی وای لێ هاتووە ئەبێ ینی خۆی عمری 90 ساڵ بۆ 20 ساڵە کوڕەکە ئەبێ سیارەی هەبێ ئەبێ خانی هەبێ ئەبێ ماڵی هەبێ ئەبێ مەعاشی هەبێ ئەبێ لە هیچی کەم نەبێ وەڵڵا ئەمە نییە بە 20 ساڵ بە 90 ساڵە خۆی ئەی لێدە چۆنە یعنی بەڵام لا ئەوەن وانی مامۆستا نەنەتەوەی عەرەبە هەیە ئەڵێ بەس ئەوەنی هەیە کەوا کە نەفەقی بدات و بە خێوی بکە تەواوی تر ینی خۆش ئەگەر ڕاستە بێ لەم بابەتەوە ڕاستە ئەمەی ئەمان ڕاستە نەگەوەی ئێمە کەمترین مەبلەغ ژن و مێردێکت مارە کردبێ چەند بوو کەمترین مەبلەغ لە نەتەوەی عەرەبە کە مارەم کرد بێ 100,000 پێشەکی و 100,000 پاشەکی وەڵای لای خۆمان نەک بە 100,000 پێشەکی بە 100,000 پاشەکی بەس ئەوەکەی ئەو ئافرەتە کەم ئەندام بووە نەخێر ئافرەتێکی ئاسایی ئافرەتێکی ڕێکوپێک ئافرەتێکی تەمەنی چەند بوو یانی وەکو لە پزیشکیە بە هەموو جۆرە تەواو بووە 18 ساڵ 20 ساڵ ئەو برادەی کە لەگەر ئێمەیە دەخوازێ ژنی دووەم بێنێ ژنی هەیە ژنی دووەم بێنێ ئافرەتێکی دۆزیوەتەوە تۆ مارەی دەکەیت خێزان یەکەمی ڕازیە ڕازی نییە ئەگەر خێزانی یەکەمی ڕازی بێت ئەوە دوای ئەوە ناینێرن بۆ سەدانی عید تاوانەکان هەتاوە کۆهینی کەن کە بەربژێوی کەن بە 200 لێرە مەرجە خێزان یەکەم ڕازی بێ ئێوە ڕای خێزان لێرە مەرز نییە کۆرێمی کوردستان مەرز سەر لە هەرێمی کوردستان مەرجە ئەبێ ئافرەتی یەکەم ئللا کە ئەو بێت وینی بۆ بکەنە چییە مۆر بکە باە مۆری بۆ بکە بەڵام لای ئەمەوانی ئەگە مۆرشی نەکردو ئەگە ڕازیش نەبوو دوایەوە کە ئەم ژنی دووەمی هێنا اینجا دوایە هینەکە ئەینێرن بۆ محکەمە لە جنح لەوێ 200,000 پێ ئەژمێنرێتەوە دەگەڕێمەوە بۆ هەولێر بزانم لە دادگاکانی هەرێمی کوردستان چ باسە. لە نێو دادگای هەولێرم دەگوترێ زەواجی نهێنی زۆر بووە هاتووم بە دوواداچوون لەسەر ئەم پرسە بکەم لە پێناو پاراستنی خێزان و مافی ئافرەتان یاسای باری کەسی عراقی لە هەرێمی کوردستان هەموار کراوەتەوە و سزاکان تونتر کراون بەپێی یاسای باری کەسی لە هەرێمی کوردستان نابێ هاوسەرگیری لەگەڵ ژنێک پتر بکرێت مەگەر بەڕێگە پێدانی دادوەر نەبێت. کاک سعد تۆ پارێزەری هەم لە پارێزگاکانی عێراق هەم لە هەرێمی کوردستانیش کار دەکەیت ئاگاداری زۆربەی زۆری کەیسەکانی پێم بڵێ ژنهێنانی دووەم بە نهێنی لە هەرێمی کوردستان زیادی کردووە یاخودنا ژنهێنانی نهێنی لە شارەکانی کوردستان زۆر زیاد حەد لە زیادە ڕوویدایە و زیاد بووە لە حەدی خۆی سەر ئەنجام وەکو نەریتێک بووە لەو کەسانەی کە بەنیهێنی زەواز دەکەن لە شارەکانی هەرێمی کوردستان. باشە چێن ئەوانەی شوو بۆ کەسانە دەکەن ینی خەڵکی چ وڵاتێک و چ شوێنێک کەسانێکی بیانی لە وڵاتانی دەوروبەر هاتوون وەکو کەسانێکی وڵاتی ئێرانی وەکو سووری کەسێک تورک عینەن هەین لە ناویان ئەوانن کە بە تەحدید لە وڵاتی لە هەرێمی کوردستان دادەنشن ئەنجام یەکەمیان بۆ پارە و سەرۆت و سامانی ئەو بازرگانە یاساکان لە هەرێمی کوردستان حتمما تونترە بەڵە بە تاکید ئەو کاتێک کە ئاشکرا دەبێ بەڵە بە تاکید پێم وایە گوتت کەیسێکی شم نەلایە کەیسەکەی تۆ ئێستا ئاشکرا بووە بەڵە بە تاکید سزاکەی چی دەبێت ئەو پیاوە من کەسێکی تایبەتم بۆ هاتبوو لە کەسێکی بازرگان ئەم شارە یەکسەر هاتەلام باسی کردکەوە عقد زەواجێکی زوو لە دەروەوەی هەرێمی کوردستانم بۆ دروستکە بۆ ئەوەی سزاکەی قورستر نەبێت لە هەرێمی کوردستان لە قانونی ئەحوال شخصی
مادە سێ فەقرە چوارمان هەیە بە هیچ شوێک پیاوێک ئاماژەی پێداوە پیاوێک نابێ دوژن بێنێ ئللا بە موافقەی دادگاکان ئەو خێزانی خۆی ئەویش چەند هۆکارێک هەیە کە ئیجازەی پێ دەڵێن بەڵێ قانون ئەحوا شخصی پێی ئەڵەن یاسایباری کەسی بەڵام لە مادەی لە هەمان یاسایباری کەسی لە مادەی دا فەقرە پێنج باسی سزاکەی کردووە بەڕێز پرسیار لە سزاکەی کرد ئایا سزاکەی ئەبێت چەند بێت نەسڵ باسی ئەوەی کردووە هەر کەسێک ئێمە دوو جۆر عقد زەواجمان هەیە گرەبەستی هاوسەرگیری یەکەمیان ئەوەیە کە یەکسەر دروستی ئەکەن بە ئامادەبوونی ژن و پیاوەکە ناپرسن ژنی هەیەیان ئەو شتانە یەکسەر دروستەکەن ئەوەش بە جەبری پارە لە محاکمی خارجی هەرێمی کوردستان سزاکەی لە خۆ ئەگرێتەوە 6 مانگ ماوەکەی سزای کەمتر نەبێت و 3 ساڵ زیاتر نەبێت حەبس کردن و مادەی دووەم چی ئەڵێ ئەو کەسەی کە خارجی محکەمە دروستی کردووە یعنی ئێمە دخولمان کردووە زەواجمان کردووە دوایی ئەچینە دادگاڵین کاکە ئێمە زەواجمان کردو لە بینی خۆمان ئیتر سزاکەت چییە بێ با ببێ ئەڵێ لە 3 ساڵ کەمتر نەبێ سزاکەی و 5 ساڵ زیاتر نەبێ زائیدەن غەرامەیەکی مالیە کە من یەکێک بوون لەوانەی کەیسم هەبوو بریکاردارەکەم 10 ملیۆن غەرامە کرا لەسەر ئەوەی ژنی دووەمی هێنا هەندێک جار بۆ تێرکردنی ئارەزووەکان بۆ ماوەیەکی کاتی سەدان خێزان هەڵوەشاوەتەوە یاسا و دامەزراوەکان لە هەرێمی کوردستان خراونەتە گەڕ و شەو و ڕۆژ کار دەکەن تا خێزانەکان پارێزراو بن بەڵام وەک دەردەکەوێ تاکە ڕێگای خۆپارێزی لە هەڵوەشانەوەی خێزان بریتیە لە بوونی خۆشەویستی و وەفاداری نێوان هاوسەران و ئەندامانی خێزانەکان.